هێزەکانی عێراق و پارێزگاری نوێی کەرکووک لە نێو باڵەخانەی ئیدارەی کەرکووک کۆبوونەتەوە بۆ ئەوەی دڵنیایی بە خەڵک بدەن بگەڕێنەوە سەرماڵ و حاڵیان. هیچ بەرپرسێکی کورد نابینرێت. حەشدی شەعبی و سوپا بە تەواوی کۆنتڕۆڵی کەرکووکیان کردووە. ئێستا هەموو شتێکی کەرکووک لەژێر دەسەڵات و هەیمەنەی بەغدا و حەشدی شەعبیە. نا ئاڵای کوردستان لەسەر بیناکان ماون، نەدەسەڵاتیش بەدەست کورد. فەرماندەی ئۆپراسیۆنی ڕۆژهەڵاتی دیزلا فەرمانی نوێی دەرکرد. پاراستنی ناوشار بە پۆلیس و سنوورەکانیش بە حەشدی شەعبی و سوپا سپێردران. تم توجيه جميع الأجهزة الأمنية فەرمانمان داوەتە سەرجەم دەستگا ئەمنیەکان بۆ پاراستنی کەرکووک. داوا لە خەڵک دەکەین هەرچی زووە بگەڕێنەوە ماڵەکانیان. بۆ لەمە دوا بەڕێوەبەری پۆلیس ڕاستپێردراوە ناو شاری کەرکووک بپارێزن. هێزە سەربازیەکانیش دەرەوەی کەرکووک و سنوورەکان دەپارێزن. فراکسیۆنەکانی عەرەب و تورکمان بۆ کاراکردنەوەی ئەنجومەن لەسەر خەتن. گەڕانەوە بۆ ڕابردوو بە سەرهەڵدانی کێشەکان دەبینن و دەیانەوێت کورد بێننەوە نێو ئەنجومەن. والله ئەگەر مەجلیس دەوام ناکە، ئەگەر تەنسیق نابێ ئەوضاع باش نابێ. یعنی ئەگەر وەخت کۆن بێ تەنسیق یەک کەس دێ لە خارج حکم کەرکووکە ئەوە قبول ناکە. مەجلیس دێ ئێمە ئیجتیماعەکەن، محافظ تازەیەکەن، ڕئیس مەجلیس، نائب محافظ و ئیش وەها بێ. لەمڕۆوە ڕێگای هاتنە ناوەوەی کەرکووک کە لەلایەن هێزە عێراقیەکانەوە داخرابوون بەڕوویەوە خەڵکانە دەکرێنەوە کە لە ژێر هەڕەشە و گوشار ماڵیان جێهێشت بوو. ئەڵکەوت عەزیز ڕووداو کەرکووک.